شوية كمان التدين العرفي التقليدي دين داريكت بوشي وابك عرف عادة تقليدي باو باپیران اكيد هیچ بینی وتەوە چە بۆ مزگەوت ئەچی بینی وتە ئەو بە ڕۆژوە بی چۆ بۆ حەجە چی بۆ حەج هەمووی وەکو عادەت هیچ شتێکت تیان ناگۆڕێت تەنانەت بینیتەوە تەسبیحی بەدەست بوو تۆ ژیگری بەدەستەوە لە کاتێک ئەو بۆ ذیکر بوو تۆ بۆ هەڵسوڕاندن بۆیە یەکەمین جۆری تەدەیونی بەتاڵ دینداری بەتاڵ بریتیە لە دینداری بە تەقلید بە عادەت بەڕاستی کارەساتە دینداری هۆکارە بۆ بەدەستهێنانی بەهەشت تۆ بە عادەت بیگری و بدبات بەرەو جەهەنەم ئیمامی ابن قەییمی جەوزیە فەرمێ عبادات العوام عادات وعادات العلماء عبادات بنياتها أفرمي دينداري كردني خلقي عوام يعني ويكا بتقليد دينداريك وكو خو راهات وبيوي عرفك وعادتك لسري راهات أفرمي دينداري كردنك وايلي أبي بعادة شتيك الرجانة خوي بيوي كدو بيك هیچ گۆڕانکاریەکی تیاناکە الله جل جلاله وفرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەمە نمونەیەکە لە دینداری نوێژ ڕێگریتەوە لە خراپەکاری و دایان پیسی دەی سەیرەکەی نوێژی ژەکە ئەوانەژە بۆ لەبەرەوەی عیبادەتەکەی عادەتە عیبادەت نییە چونکە ئەگەر نوێژی حەقیقی بووە نوێژێکی عادەتی نەبووە خوی پێوەگرتووە ئەوە بەڕاستی دوورەکەوتەوە لەوان بەڵام دوور ناکەوێتەوە لی تەنها عادەتەکەی خوی پێوەگرتووە والله جل جلاله لباري رجوع فرمي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون رجوع بشي فرض كلا ولا سرتان لا أساسه ويببنا أهلي تقوى ببنا كسانك متقي ألم أمين ساندي مانجا كبر رجوع به دواتر لججنا راس دوخو أقارب وتشجي جايك شيني له لعب ويشفوتان دن ونظري حرام باب تقيزونا كان واشترين جێگا بۆوانە کامەیە بیدۆزێتەوە ئەمە هەر لە شەوی عەرفەکە بۆ بەیانی جەژن ئیکوا ڕۆژوەکەت بۆ نەیکردیتە متەقی بۆ نەیگەیاندیتە پلەی تەقوا لەبەرەوەی ڕۆژوەکەشە عادەتێک بۆ ڕاهاتبووی ساڵان لەو مانگای بەڕۆژ تەواوی عیبادەتەکان الله جل جلاله فەرمێتی واعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون هەر عیبادەتێ تۆیکەی بۆیە بگەی بە پلەی تەقوا وەگەرتیایە نەگەی بە پلەی تەقوا لدواء عبادته باشتر نبي ردينه متقي تر نبي وبراس تسود له عبادته نبيني وكو عادته كردو بويا براسي تديني عرفي وتقليدي عاداتي خلقي تدمير كردو امر زوربي خلق ضلي بوجوره دينداريه خوشه كتنها بتقليد وبعادة الله افرستي وهيج كاريغريكي لسر بجناها بويا فرمي امام ابن القيم لبشي دومي وتا جوانكيا أفرمي بلا معاداتي علماء كان زانا كان بيت عبادة بها شون أفرمي بنيتي أنا كابرا زانا بنيتي خوي نيتي لخوكيا أويا هل سيتو شونيوشكا هل سيتو نيجي بيانيكا أو خوي بو بعبادة نيتي لخواردنكيا أويا هي زوجروتي نيتي بها بو أوي بنوسي بخواني دراسة بكا أوي بو بعبادة نيتي لكسابتكيا راقرتني مالو بناڵەکەیەتی بە بێنیازبوون لە دەستی نامەرد بە هەنانە بردن بۆ حرام حەڵال بژین نیەتی ئەوەیە ئەو کەسابەتەی بۆ بێ عیبادەت بەڵام بەڕاستی کە ئینسان جاهیل بوو بە دینەکەی و بە نیەتەکەی ئەوە کارەسات ڕوانە بۆیە تەدەیونی تەقلیدی کارەساتە ئینسان بیگرێت و واژزانێت لەسەر حەقە کە زۆر جار هەر بۆ شێوا مێنێتەوە تا چێتە جەهەنەم ئەو ساکاڵێ إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون ما باو باپیران مان بینی لەسەر ڕێبازێک ئێمەش بەدواوە ناڕۆشتین کوێرانە و تەواو تێنە فکرایم بزانین ئەم ڕێبازە چییە بزانین بەچی دا ئەمەزرێ بزانین بەچی هەڵەوەشێتەوە گوێمان بەوان نەدا هەرەوەندە ئەوان چیان کردمانەوە
کە بەڕاستی ئەگەر بێت ئەمڕۆ کۆمەلگاکان پۆلێن بکەیت کۆمەلگایانەی بەحساب کۆمەلگای مسلمانن ئەبینی بەشێکی زۆری خەڵکی لەسەر ئەم تەدەیونە تەقلیدیەیە کە سوودی نییە بووی شارەزابوون لەو چوار بنەمایە تۆ پارێزێ لەو تەدەیونە تەقلیدیە خاتە ناو تەدەیونی حەقیقیەوە دینداری حەقیقیەوە نەک دینداری